تا دێت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە یەکتر دوور دەکەونەوە لە ئێستادا کەلێنی گەورە کەوتۆتە نێوانیانەوە. قەیرانی دارایی، کێشەکانی هەرێم و بەغداد، ڕیفراندۆم، ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری دوای ڕیفراندۆم، داخستنی فڕۆکەخانەکان و سزاکانی عێراق بۆ سەر هەرێمی کوردستان کە دەرهاویشتەی ڕیفراندۆم بوون، گۆڕانکاریە ناوچەی و ئیقلیمەکانی تایبەت بە کورد، هەموو ئەمانە نەبۆتە فاکتەرێک تا لایەنە سیاسیەکان ڕاپسڵەچێنێ و لە سەرمێزی گفتوگۆ چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزنەوە. کۆمەڵە دۆخ ڕوویە کە ئەکرا، ینی وەک ئەنجومەنی سیاسی هەرێمی کوردستان وەک ئەحزابەکان ناوی ئەنەی ئەمانە کۆبوونەوەیان بکردایە، بەڵام کە نەکراوە بە ڕابردوومان بۆ ناژێڕێتەوە بۆ ئێستا. ئێمە بۆ داهاتوو هەوڵ بین، ئەمە یەک و یەکگرتوو بین و ئەمە دافعەکە، ئەمە پاڵنرێکە کە لایەنە سیاسەکان هەستەکەن ئەمە ناوخۆی هەرێمی کوردستان نییە چۆن بگوزەرێ کێشەمان نابێ. ئەمە لەگەڵ ناوەندایە و ناوەندیش پشت ئەستورە بە دەستور و بەرگەکانی دەستور زۆر بە واضەحی هەندێکی دەسەڵاتی ناوەندی دیاری کردووە، دەسەڵاتی هەرێمی کوردستانیش دیارە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ماوەی 888 ڕۆژە کۆنەبوونەتەوە کە دوایین کۆبوونەوەیان لە 8 تشرینی یەکەمی ساڵی 2015دا بوو کە لە شاری جوان بەڕێوە چوو. ئەو کۆبوونەوەیە نۆیەمین و دوایەمین کۆبوونەوەی پێنجخۆڵی بوو کە دواتر لە دەرەوەی هۆتێلەکەش بارگرژی بەخۆیەوە بینی. ماوەیەکی زۆرە لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە بەردێ بخەنە سەر بەر لە ڕووی قەزیە نەتەوایەتیەکانەوە هەتا بگرە لە ڕووی قەزیە نیشتیمانیەکانەوە لە ڕووی دانووسان و تەبایی لە ناو هەرێمی کوردستاندا. پێم وایە ئەمە بەڕاستی ئەم نەتەباییە قوڵتر ئەبێتەوە لە ئەسنای هەڵبژاردننی کە لە بەردەمماندایە کە بەڕاستی ئەمە بێتە هۆکارێکی بەداخەوەی لە مخارجی ئەوەی کە بەڕاستی نەتوانین ئەو ئامانجانەی کە هەمانە وەکو تاچی کوردی بەڕاستی دەسەبەریکەین، چونکە بانگێشەی هەڵبژاردن هۆکارێکە بۆ دوورخستنەوەی لایەنەکان هەرێکی لە ئاوازێکە خوێنێ وامان لەکات ماماڵی کورد بەجارێکی ینی لە مەجای ئەوە بەڕاستی پەرتەوازەی پێوە دیار بێت. 59 ڕۆژی تر واتە 12 مایس هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆ ئەو ماوەیەش کێبڕکێ و ناکۆچی لایەنە سیاسیەکان هێندەی تر قوڵتر دەبنەوە، ئەویش بۆ ئەوەی کامیان زۆرترین دەنگ بەدەست بێنێت. کاری ئێسای لایەنە سیاسیەکان هێندەی لە دەرکەوتن و قسەکردن لە میدیاکان و دەرکردنی بەیاننامە و یەکتر تۆمەتبارکردندا خۆی دەبینێتەوە، نیوهێندە خۆی لە چارەسەری کێشەکان و گەیشتن بە یەکتریدا نابینێتەوە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان وەک شێوەی ڕیزبوونی ئەم ئاڵانی خۆیان هەریەکەیان بە پەرتەوازەی و ڕویان لە جێگەیەک وەستاوە، بۆیە کەسێکیان پێویستە تا لایەنە سیاسیەکان یەک بخاتەوە. یەخستنەوەی لایەنە سیاسیەکانیش لە پێناو ئاڵای کوردستان و یەکپارچەیی گەلی کوردایە بۆ ئەوەی هەمووان بە یەکگرتووی و لەگەڵ ئاڵای کوردستاندا بەرەو بەغداد بەڕێبکەون. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.